خوای گەورە فەرمێ ئەیانوت فرعون و جەماعەتەکەی ئەیانوت إن هذان لساحران يريدان أن يخرجاكم من أرضكم بسحرهما ويذهبا بطريقتكم المثلى. جا سيري أم شواشكاري ئەیانوت ئەم دوانە يعني سيدنا موسى و سيدنا هارون عليهم السلام بەجادوگەریە کاریەکانیان کاریگەرن ئەیانەوێت لە زێد و وڵاتی بابوو باپیرانی خۆتان دەرتان پەڕێن و بەم جادوگەرێتی و چەواشەکاریەی خۆیان ئەم ڕێبازە نمونەیەی خۆتان و ئەم شارستانێتیە جوانەتان بفەوتێنن. ئەمەکایانوت دەستکەوتەکانی شۆڕشە فەوتێنن، برا ڕەنجی شۆڕش و خەباتی کوردایەتیە فەوتێنن. ئەمانە ئەیانوت خەباتتان مەفەحکەن و ئەیانێ کوردستان بفرۆشن. چێ فرۆشتوێتی؟ ئێمە ئیسلامی فرۆشتومانە یا ئێوە علمانی. هەروەها فەرمێ فلما جاءتهم رسولهم بالبينات فرحوا بما عندهم من العلم. کە پێغەمبەرەکان سەلامی خۆیان لێبێ بەڵگە و نیشانەی پەیامی خۆیان لە خوای پەروەردگارەوە هێنا و بەوەحی هێنا بوویان و خستیانە ڕوو قبوڵیان نەبوو، هەر بەو ڕازی بوون کە خۆیان هەیەە گوایە پێویستیان بە دینەکەی ئێمە نییە. لە کاتی شەڕی شابینی چۆن پێویستیان پێێتی و بە مەلاڵەن فووی پیاکە ئادەی هەموو بڵێن پێشمەرگە شەهیدە، ئادەی ئەم سەنەمە ئەم بتەی کە ئێمە لە جەیلات و عوزادامان ناوە کە ئێمە ئەی دۆشین و پارەی پێپەیاکەین وەکو ئەبوو سوفیان ئەیوت کەعبە بتەکانی کەعبە هەم بۆ عیبادەتن هەم بۆ تیجارەت. پێشمەرگەش ئەبوو ئەمەیە هەم بۆ پاسەوانی تاغوتانە هەم بۆ دۆشینیانە دۆشینی خوێنیان هەم بۆ پارە پەیاکردن لە پشتسەری ئەوانە. خوای گەورە فەرمێ وقال الذين استضعفوا للذين استكبروا بل مكر الليل والنهار إذ تأمروننا أن نكفر بالله ونجعل له أندادا وأسروا الندامة لما رأوا العذاب وجعلنا الأغلال في أعناق الذين كفروا هل يجزون إلا ما كانوا يعملون. سيرك أما ليكشوني جهنمان مستكبر ومستضعف ئەو کاتە چۆن ئێستا خەڵگەڵێ هاجا پێشمەرگەی داما و چی بکە؟ پێشمەرگەی فەقیر چی بکە؟ کاکە هەمووی فەقیر بوون و مەجبورن و ڕاتب وەرەگرن و مەجبورن بچنە و شەڕ. ێ باشە خوای گەورەژەی فەرموو إن فرعون وهامان وجنودهما كانوا خاطئين. فرعون و هامان و سەربازەکانیشیان گوناحبار بوون. ئەی بۆ سەیدنا موسا نەی فەرموو ئەی دەباشە و جوندی گوناحانە چی بکەن؟ جوندی گوناح نییە، پێشمەرگە گوناح نییە کە لە پێناوی سەرمایەداریەکی زەبەلاحی ئاشکرا و زەقا لە پێناوی کوفرێکی سەریحە خۆیەدا بکوشت. بۆچی تۆ یەک ڕۆحت پێ خۆتە دەی بکوشت لە پێناوی تاغوتێکە لە پێناوی ملهوڕێکە کە ئامادە نییە ڕاتوەکەشت بداتێکە بە حساب بەو ڕاتوە تۆی بردو بۆ شەڕ و کوشتار. وقال الذين استضعفوا للذين استكبروا. جا سەیری کە ئەمە ئەم مناقەشیان لە هەردووکیان لە یەک شوێنی جەهەنەمان وا نەزانی کابرای عەلەمانی تاغوت وەزیری پێشمەرگە هەر ئەوە خرێتە جەهەنەمەوە تۆش هەرە خرێیتە ئەو شوێنەوە. لەوێ ئەم مناقەشێدا ئەم مزرێنی خوای گەورە فەرمێ ئەوانەی لاواز و بێدەسەڵات و مستەضعف کرابوون بەدەسەڵات دارە لووت بەرز و مستەکبیرەکانی دنیایان ئەڵێن کە هەردووکیشیان لە دۆزەخان ئێوە بوون شەو و ڕۆژ لە پلاندانان و چەواشەکاری و هەڵخەڵەتان دنمانابوون تا کافر ببین و شەریک بۆ خوای گەورە لە مەزنێتی و خۆشەویستیا دابنین. ئاوا پەشیمانی دەرەبڕن و کە سزاکەمان بە چاوی خۆیانە بین، حەسرەتە کێشن، پەنجەی خۆیانە گەزن. خوای گەورە فەرمێ ئێمەش ئەو کاتە زنجیر و کۆتەکەینە گەردنی ئەو کەسانەوە کە کافر بوون لە هەردوو تەرەفیان. پێیانەوترێ چما پاداشتێکی تری غەیری ئەوەی کردوتانە دێتەوە ڕێتان پاداشتێکی ترتانە درێتەوە؟ نەخێر، سزا ئەدرێن لەسەر ئەو ڕەفتارانەی کە کردوتان.